سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن ئەو ڕۆکە ویسمان بە تێر و تەسەلی زۆر بە پەلە نابەت بەڵام بە شێوەیەکی قوڵ لەسەر ئەو ڕووداوانە ڕابوەستین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش تێپەڕ دەکەن لە قەفقاسیا و لە دەریای سپی ناوەڕاستدا چی ڕۆەدا هەر بۆیە ناونیشانی بابەتەکەشم بەو شێوەیە نووسی لە غەزەوە بۆ قۆبڕۆس لە قۆبڕۆسیشەوە بۆ قەندیل و دەریای سپی ناوەڕاستدا لەوێ چی ڕۆەدا. سەرەتا دەمەوێت بە چەند سەردێڕێک باس لە بابەتەکە بکەم پاشان بە قوڵایی دێینە سەری. بەر لە هەر شتێک ئەوەی کە دەیبینین لە تورکیادا ئیتر گۆڕانکاریەک هەیە، ئەو گۆڕانکاریە شوێنی گەڕانەوەی نییە. بۆ شوێنی گەڕانەوەی نییە لەبەر ئەوەی یەک لەو هۆکارانە یانی لەو هۆکارانەی کە پێشتر باسمان کردوونە وەکو هۆکاری ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەژمونگەرایی ئیسرائیل و مەسەلەی ئابووری و ئەم جۆرە شتانە لەلایەکدان، تەنانەت مەسەلەی سووریاش لەلایەکدانەیە کە بەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک دروستکردنی سووریایەکی نوێ وەکو بڵێ مەحاڵی لێ هاتووە. بەڵام لە هەمان کاتدا خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە کەم ئاماژەمان پێ کردووە، ئەویش ئیتر پەکەکە کە نزیکەی 40 ساڵ بوو ئیتر بابەتێکی سیاسەتی ناوخۆیی بوو، یعنی کەرەستەیەک بوو لە بۆ ئەوەی ئەتۆ لە ناوخۆی تورکیادا سیاسەتی پێ بکەی و پێی بێ سەردەسەڵات. ئەوە بە تایبەتی لە بۆ ڕێکخرا و پێک هاتە سیاسیەکانی ناودەوڵەتی تورکیاوە باز دەکەم. ئیتر ئەمە گۆڕانکاری بەسەردا هاتووە. بۆ گۆڕانکاری بەسەردا هاتووە لە دواییدا دێینەوە سەری دوو لە هەمان کاتدا دەبینین کە وەفدێکی یعنی لە دوای کۆبوونەوە چاپەمەنیەکەی قەندیل کە سەبری ئۆک سازی کرد. سەبری ئۆکیش کەسێکی گرنگە لەو بارەوە، هەم کەسێکی متمانە پێکراوە، هەم کەسێکە سەرۆکایەتی زیندانی کردووە، هەم کەسێکە کە سەرەتا شەڕی چەکداری یعنی 1984 کاتێک معسووم قۆڕقماز سەرکردایەتی کرد و دەستی پێکرد، سەبری ئۆکیشی لەناو ئەو گروپانەدا بووە. یعنی ڕاستە ئەو کاتە ڕۆڵێکی زۆر گەورەی نەبووە، بەڵام لەناودا بووە و دوای ئەوە 20 ساڵ لە زینداندا ماوە. لە زیندانیشدا شوێنی کەمالپیری گرتوتەوە، یعنی سەرۆکایەتی زیندانی کردووە. سەرۆکایەتی زیندان شتێکی زۆر گرنگە لە کولتوری پەکەکەدا. ئەوانەی سەرۆکایەتی زیندانیان کردووە دوایی دێنە دەرەوە، ئەمانە بە هەر بایەخێک بێ بە هەر جۆرێک بێ ئیتر ڕۆلی متمانە پێکراو دەبێنن. مەسەرەن یەک لەوانەشم مستەفا قەڕەسۆ بوو. مستەفا قەڕەسۆ دوای ئەوەی لە زیندان هاتە دەرەوە هەتاوەکو ئێستا کەسێکی متمانە پێکراوە لەناو ئەوەکە. یعنی لە دوای ئەو کۆبوونەوەی کە سەبری ئۆک لە قەندیل سازی کرد و بریاری حیزبەکەی ڕاگەیاند کە ئەوان لە خاکی تورکیادا دەکشێنەوە، ئیتر تەماشامان کرد وەفدێکی حەشدی شعبی خۆی گەیاندە تورکیا و لەگەڵ هاکان فیدان وەزیری دەرەوە کۆبوونەوە. دەربارەی بابەتەکان ڕووداوەکان کە چاپەمەنی بەردەوام باز دەکا، هەنگاو نەنراوە هیچ هەنگاوێک نەنراوە، بەڵام ئەوەی دەیبینین بەڕاستی دەوڵەت و پەکەکە و یانیش دەوڵەت و ئۆجەلان، ڕاستتر بڵێن پەکەکە لەناو هاوکێشەکەدا نییە، بەڵام دەوڵەت و ئۆجەلان بەیەکەوە کار دەکەن. من هیچ کێشەیەک لە سەرەتای لە بابەتەکانی پێشوشدا باسم کردووە بە پێچەوانەی ئەوەی لێ چاپەمەنی باز دەکرێت، تەنانەت چاپەمەنی پەکەکەش کە هیچ هەنگاوێک نییە، هیچ شتێک نییە، بە پێچەوانەی ئەوەی کە دوڕەنکاڵکانیش باسی کرد پێشتر لە حوتوی ڕابردوودا لە دەڕۆژی ڕابردوودا لەسەر تەلەڤیزیۆن لێدوانێکی زۆر توندیدا کە شتێک نییە بە ناوی پێواژۆ، هەمووی درێە و فریودان و هەڵخەڵەتاندنە. بە پێچەوانەی ئەوە من ئەڵێم ئیددا دەکەم دەوڵەت و ئۆجەلان بەیەکەوە کار دەکەن لە ناو هاوکاریەکی زۆر باشدان و هیچ کێشەیەک لەمەڕ دیالۆگدا من نابینم.
پاشان باسی دەکەم ئەمەش چۆنە. یعنی هەردوو لا نەوەک بەیەکەوە کار ناکەن بەڵکو یەکتری بەهێز دەکەن لە هەنگاوناندا. یعنی لە بۆ ئەوەی دەوڵەت هەنگاوێک بنێ بە ئۆجەلان دەڵێ با پەکەکە فلان شت بکە بۆ ئەوەی ئێمە بتوانین بەڕەحەتی هەنگاوەکە بنێ. مەسەڵەن دەوڵەت ئێستاکە بەڕای من ئامادەکاری دەکات بۆ دەرخستنی یاسایەک. جا یاسایەکە چییە؟ یاسایەکە ئایا ئەوەیە هەندێک زیندانی بە احتیمالی زۆر هەندێک زیندانی دێنە دەرەوە، ئۆجەلان شەرتەکانی یعنی وەکو گرتوویەک ئیتر مامەڵەی لەگەڵ ناکرێ ئەگەر لە ئیمڕالیش بمینێ، یانیش هەندێک کەسایەتی سڤیل لە ئەوروپا دێنەوە و لە ناو تورکیادا دەتوانن سیاست بکەن، ئەمەیان جارێ بابەتێکی دیکەیە. بەڵام بۆ ئەوەی ئاک پارتی ئەمە هەنگاوە بنێ دەبێ سەرەتا شتێکی هەبێ بۆ ئەوەی بە خەڵکەکەی خۆی بفرۆشێتەوە، بڵێ تەماشاکە پەکەکە ئەو هەنگاوەینا لە بۆ هەندێک ئێمەش ئیتر مەترسی پەکە نەماوە، پەکەکە لە ناو خاکی تورکیا بۆ نمونە هاتوتە درەوە کە ئێمە دەزانی پەکەکە 3-4 ساڵە ناو خاکی تورکیا بە تایبەتی لە باکوور چالاکیەکی نەکردووە. ئیتر لە بۆ هەندێ پێویستە ئێمەش یاسایەک دەربخێن، یعنی بۆ ئەوەی ئەو بارقورسیە لە سەریدا نەمینێ. یعنی ئاک پارتی دەسەڵاتدارە، حکوومەتە و ئەوە ئاک پارتی چاوی لە هەڵبژاردنە، خەڵکی دەنگدەری هەیە، وەکو دەوڵەت باخچەلی نییە. دەوڵەت باخچەلی لەناو حکوومەت نییە. دەوڵەت باخچەلی ئەتوانی بڵێن متفقێکی ئاک پارتیە تێگەی لە بەڵام لەناو حکوومەتدا نییە. خۆ هیچ سیفاتێکی لەناو حکوومەتدا نییە، نەوەکو دەوڵەت، نەوەکو پەرلەمان، نەوەکو حکوومەت، یعنی سیفاتێکی دەوڵەت باخچەلی و یانیش مەهەپەم پێ بڵێ لەناو دەوڵەتدا نییە. لە بۆ هەندێک تەماشا دەکەین بارە قورسەکە لەسەر ئاک پارتیە و ئاک پارتی ئیتر دەبێ هەنگاوەکە بنێ و بۆ ئەوەی هەنگاوەکە بنێ دەبێ پەکەکە باریوی سووک بکە و یانیش ئۆزەلان باریوی سووک بکە. لە بۆ هەندێک تەماشامان کرد لە کۆبوونەوە چاپەمەنیەکەدا کە ئیتر سەبری ئۆک لێدوانیدا وتی ئەمە بە ئاگداری ئۆزەلان کراوە، یعنی لە نێوان ئۆزەلان و قەندیلدا دیارە ئاعترافی کرد کە ئیتیساڵێک هەیە. یعنی بەبیرتان بێ چل ڕۆژێک بووە بزانم بەر لە تۆقەکەی دەوڵەت باخچەلی، ینی بەر لەوەی هیچ کەس قسە بکە من بەرنامەیەکم لەسەرەوە ساز کرد کەوتم لە نێوان ئۆزەلان و پەکەکەدا دیالۆگێک هەیە، ئەو دیالۆگە هەندێک جار کێشەشی لێ دروست دەبێ، بەڵام هەیە و ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی پرۆسەیەکی دیالۆگ ڕابگەێنرێ. ئیتر ئەو کاتە هیچ کەس باوەڕی نەکرشتیوە نابێ ئەمە قسەیە و ئەمە دەوڵەت وا دەڵێ و چێ ئەو زانیاریە بە تودا پارتی پێیدای، نازانم جاشەکانی تورکیا پێیدای، هەندەکان گوتیان مید پێیدا، یعنی قسە نەما پێم دەڵێن. بەڵام ئێستاکە لە دەمی سەبری ئۆکدا دەبینین کە ئیتیساڵێک پەیوەندیەک لە نێوان ئۆجەلان و قەندیلدا هەیە. ئۆجەلان ئەوەی ڕاگەیاندووە. خاڵێکی دیکە بەر لەوەی بچمە ناو بابەتەکە دەمەوێ وەکو سەرەتا باز بکەم. بەڕاستی من پەرتووکێکم خوێندەوە، یەک دەقە هەوڵ بدەم بهێنمە سەر شاشە ئەو پەرتووکە. ئەو پەرتووکە بەڕاستی هەندێک بۆ چوونی منی پێشووی گۆڕین دەیبین ئێستاکە وانە بەڵێ ئێستاکە ئەو پەرتووکە تەماشا بکەن دەبینن ئەوە پەرتووکی چێە؟ ئەوە پەرتووکی کوڕەکەی یعنی پرێنسی ئیسپانیای لە سەردەمی فرانکۆدا، واتە کارلۆس کە لە دوای مردنی فرانکۆ دیکتاتۆرێکی خوێنڕژی سەرسەختی ئیسپانیا بوو. هیچ یعنی دیکتاتۆرێکی زۆر تون بوو نمونەی نەبووە، نەوەک لەناو ئیسپانیا بەڵکو لەو وڵاتانی کە ئیسپانیا داگیری کردبوو، یعنی زۆر دیکتاتۆر و توندهاژە و خوین ڕێژ بوو، خەڵکێکی زۆری دەخستە زیندان، ئەکادیمی پیاوانی ئاینی هەر کەسێک ڕووناک بیان ڕۆژنامە نووسان هەمووی دەخستنە زیندان. ئیتر حکوومەتێکی زۆر تند و تۆڵ بوو. بەڵام تەماشامان کرد کوڕەکەی دوای مردنی خۆی کوڕەکەی ئیتر یەک لەو کەسانەیە کە توانیوێتی سیستەمی دیموکراسی
لە ئیسپانیا بچەسپێنێ. یعنی بە ئیسپانی ناوەکەی خوان کارلۆسە. خوان کارلۆس لە دوای مردنی فرانکۆ کە دێتە سەردەسەڵات یەکەمین کەسە ساڵی 1975 دێتە سەردەسەڵات. ساڵی 1977 دەست بە 1978 دەست بە پرۆسەی دیموکراتیزەکردنی ئیسپانیا دەکا. یەکەمین کەسە کە پادیشا دەکاتە پادیشایەکی دەستوری، یعنی دەبێت پادیشا لە پەرلەمان سوێند بخوا، باوەڕی بە پەرلەمان هەبێ، تەنانەت لە بۆ لێپرسینەوەش ئامادە بێ و لە هەمان کاتدا لە دوای ئەوە پرۆسەی دیموکراسی بەڕاستی بە تەواوەتی لە ڕێگای کارلۆسەوە دەست پێ دەکات، یعنی کوڕی دیکتاتۆر کە لە سەردەمی باوچیدا دیکتاتۆرێکی ئەویش دیکتاتۆر بووە. ئەوە بۆ چوننی چۆن گۆڕی بۆ چوننی بۆ گۆڕی کە من پێشتر بەردەوام دەمگوت ئەردۆغان ناتوانێت هەنگاو بنێ، لەوەدا هەڵە بوو. دوای ئەوەی ئەو پەرتوکەم خوێندەوە کە پەرتووکی چارلز پۆوەڵە، چارلز پۆڵ باس لەوە دەکەم، ئەڵێ گۆڕانکاری ڕادیکاڵ و خێرا، گۆڕانکاری ڕادیکاڵ و خێرا زۆربەی جاران لەلایەن کەسێکی دیکتاتۆرەوە دەنرێ و ئەو کەسێکی دیکتاتۆر نەبێ ناتوانێت گۆڕانکاری ڕادیکاڵ و خێرا، ینی بەیەکەوە ئەو دووشانە وەربگرن بنی. و ئەمە لە بۆ تورکیاشەوە ڕاستە. لە تورکیادا ئەگەر ڕژێمێکی وەک ئەردۆغان نەبووایە و یانیش وەک باخچەری نەبووایە کە هاوکاری ئەردۆغانە هەرچەندە لەناو وەکوتم لەناو حکوومەتدا نیە، ئەم شتە زۆر زۆر سەختە بوو، چونکە ئیتر چەندین حیزب هەنا لە پەرلەمان دەبێ قسەیان لەگەڵ بکرێ و یانیش ئەگەر حکوومەت شەبێ حکوومەتەکە حکوومەتی کوالیسیۆنە کە دووسێ پارتی یان چوار پارتی تێیدا بەشداری دەکەن، دەبێ ئەموو ئەمانە بەرژەوەندیەکانیان یەکلایی بگرنەوە، سیاسەتی حیزبەکەیان بەرژەوەندیەکانیان حیسابات و کتاباتی هەڵبژاردنیان یەکلایی بکرێتەوە، ئینجا ئەتۆ بتوانێ بڕیار بدەیت. ئەمەش کاتێکی زۆری دەوێت، ناتوانێت ئەتۆ بە ساڵێک یانیش بە مانگێک بڕیار بدەیت کە ئێمە دەستی ئاشتی درێژ دەکەین و ئاشتیمان دەوێ، برایەتیمان دەوێ و ئەو کێشەیە با چارەسەر بکەین. بەڵام ئەمە لە شوێنێکدا دەکرێت کە ڕژێمەکە دیکتاتۆر بێ و تاقە بڕیار لە لای کەسێک و یانیش دوو کەسدا بێت. ئەوە بۆ چوون منی گۆڕی. بەڵام بۆ چوونی من هەر بەردەوامە لەوەی کە ئەگەر تورکیا دیموکراتیزە نەبێتەوە دەوڵەتێکی یاسایی، ئەمە هەتا دوایی سەقامگیر نابێ، ینی هەتا درێژ خایەن نابێ. مەبەستم لە سەقامگیری ئەمە زۆر زۆر گرنگە. ئێستا کە بابینە سەر بابەتەکە ئیتر 13 دقەمان بەو پێشەکیانە بڕی، بەڵام پێم وابێ زۆر زۆر گرنگ بوون لە بۆ تێگەشتن لە بابەتەکە. ئیتر لەمە دوا دەبینین لە ناوچەکەدا، یعنی نەوەک بە تەنیا وەکووتم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەریای سپی ناوەڕاستدا لە قەفقاسیادا گۆڕانکاریەک دەکرێت لە غیابی ئێراندا بەبێ ئێران. ئیتر و ئەو گۆڕانکاریە پەیوەندی بە کوردانیشەوە هەیە و هێزێکی وەکو پەکەکە کە لە سووریا ئیتر ئەڵێن 100,000 کەس، بەڵام من بەپێی زانیاریەکانی من 100,000 چەکدار نییە لە هەموو سووریا لە ڕۆژئاوا و لە ناوچەی ژێر نفوسی قەسە دەدا بەتەنیا 6,000 چەکدارێکی هەیە، بەڵام 6,000 چەکدار گەلێک زۆرە و بە تایبەتیش ئەو چەکدارانە کە بەشی زۆری پەروەردەی ئەمریکایان بینیوە، تەنانەت چەکێکیان ینی بەشێک لە چەکەکانیان تەکنەلۆژی ئەمریکیە. ئیتر هێزی ئیستخباراتی زۆر زۆر بەهێزیان هەیە، پەروەردەکراویان هەیە زۆر زۆر بەدەستپلینە و ئەگەر لە سیاکانیشدا 2000 گەریلایەک هەبێ، ئیتر ئەمە دەکاتە هێزێکی زۆر و ئەکرێ ئەو هێزە لە پڕەوە گەورە بکرێ. ئەو تایبەتمەندیە لە پەکەکەدا هەیە. پەکەکە کاتێک لە تورکیا بکشێتەوە، کاتێک لە سووریا لەگەڵ ئەحمەد شەرع ڕێک بکەوێ
و ئیتر ئەو گەریلایەنەیە کە خەڵکی سووریانی ئەمانەش بگەڕێنەوە ئەم کاتە ئەمانە چی دەکەن لە عێراق چی دەکەن ئایا ئەمانە مەترسینین هەم یعنی کاتێک بڵین کە پەکەکە لە باکوور دەکشێتەوە ئیتر وەکو باز دەکرێت وەکووتم من لەو بارەیەوە زانیاری جیاوازترم هەیە ناڵێم پەکە لە باکوور دەمینێتەوە مەبەستم ئەوە نیە مەبەستم شتێکی دیکەیە بەڵام ئەو گەریلایەنە چ دەکەن لە عێراقدا ئایا لایەنەکان مەترسیان هەیە یان نە بێگومان مەترسیان هەیە هەر لە بۆ هەندێک لەوانەیە سەرۆکی حەشدی شەعبی چوو بێتە تورکیا لەگەڵ هاکان فیدان دانیشت بێ ئەمە پەیوەندی تا چڕادێک بە ئێرانەوە هەیە احتیمالی زۆر پەیوەندێکی هەیە چونکە ئێران لە هەمویان زیاتر نیگەرانە یعنی ئەگەر لە سووریا پەکەکە بمێنێتەوە مەبەستم گەریلاکانی باکوورە خەڵکی باکوورە بمێنەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورە نابێت لە ئایندەدا تورکیا ئەتوانێت یاسایەکی لێبوردنی گشتی دەربخە و پێم وایە دەری دەخا بۆ ئەوەی باری ئەحمەد شەرع سوکتر بکە و کادیرەکانی پەکەکە لەوێ نەمێنن کادیرەکان بەتەنیا کادری سووریا بن ئەمە زیاتر لە بۆ ئاوێتە بوون و ئەنتیگراسیۆنیش ئاسانتر دەبێت ئەو کاتە تورکیا دەتوانێت یاسایەکی لێبوردن دەربخە حیسابێکی وا بکە ئەو گەریلایەنە لە جیاتی ئەوەی لە عێراق بن و لەوێ پارچەبوون دروست ببێ وەکو 2000ەکاندا ئیتر عوسمان ئۆجەلانێکی کە یا بۆیانیش نیزامەدین تاشێکی دیکە جیاب بێتەوە و کێشەوان بۆ دروستکەن بستنە لایەنێکی دیکە باشتر وایە من یاسایەکی لێبوردنیان بۆ دەرخەم بابێنەوە تورکیا لەژێر چاودێری و لەژێر کۆنتڕۆڵی مندابن ڕێک بێ تورکیا لە ئایندەدا بیر بکاتەوە بەڵام ئەوەی کە ئێستا لە هەمویان زیاتر قەلەقا ڕەنگ بێ ئێران بێ حەشدی شەعبیش کە سەردانی تورکیا کرد ڕەنگ بێ لە بۆ ئەوە بێ لە بۆ هەندێ من پێم وایە ئەم قۆناغەم لە سەرەتادا ڕەنگ بێ سڤیلەکان بگرێتەوە یعنی کەسانی سڤیل و کەسانی زیندانی بگرێتەوە و لە دوای ئەمەدا حتمەن بیرێک لە ئەوە دەکەنەوە لە گەریلاکان دەکەنەوە بۆ ئەوەی ئەو گەریلایانە وەکوتم نەچنە سووریا ئیتر ئەمەش ڕێگای تێدەچێ ئیتر تەماشا دەکەین هەروەکو باسم کرد بەریتانیا ئەمریکا چەندین ساڵە لە ڕێگای تاکە کەس لە ڕێگای گوایە کەسی بەهێز کە ئەوان باسی لێوە دەکەن جا ئەردۆغان دەبێت جۆلانی دەبێت پێشتر لە ڕێگای سەدام حوسێن بوو وانە بەردەوام لە ڕێگەی ئەمانە کار دەکەن حتا ئێستا لە ڕێگای ئەردۆغان ئەم کارانە دەکەن وەکو باسم کرد زۆر گرنگە چونکە ئاسانترە بڕیارەکان نائستنەوە پەرلەمان و قسەی لەسەر بکرێ و لەوێش بچێتە کۆمیسیۆن و لە کۆمیسیۆن دەنگی لەسەر بدرێ یان دەنگ نەهێنێ دەنگەکە بخرێتە خولی دووەم و دنیایە کات بەفیڕۆ بدا ئەمەیان ناوێ هەم لە ڕێگای ئەحمەد شەرع هەم لە ڕێگای ئەردۆغان ئەم کارانە دەکەن ڕەنگ بێ لە بۆوان زۆر ئاسانتر بێ ئیتر ئەمە بە سەرەتایەک بێ بابەتێکی دیکە کە زۆر گرنگە و لێرەدا هەندێک تێبینیم لەسەر پەکەکە خودی پەکەکە هەیە ساڵی 1997 کە من لە دیمەشق بووم کەسێک بە ناوی فاتح ئاڵتای ڕۆژنامەنووسێکی تورکیا ئێستا کە لە زیندانە لەبەر ئەوەی ئیتر ئاک پارتی خۆشی ناوێ لە بەرەی ئۆپۆزیسیۆندا نزیکی جەهەت پێە پێم وایە ئێستا بەناوی فاتح ئاڵتای هاتە دیمەشق و لەگەڵ ئۆجەلان ڕێپۆرتاژێکی زۆر دوور و درێژی کرد چەند سەعات بوو نازانم چونکە ڕیپۆرتاژەکە لە ماڵی ئۆجەلان بوو کە ماڵێکی تایبەتی خۆی هەبوو لە دیمەشقدا و ئیتر لە دوای ئەوە ئەو ڕیپۆرتاژە بە هیچ شێوەیەک چاپ نەکرایە بڵاو نەکرایەوە فاتح ئاڵتای کە دەگەڕێتەوە تورکیا لە ئەنقەرە لە فڕۆکەخانە میت دەست بەسەر کاسێتەکان دەگرێت
ڤیددیۆکان دەگرێت و ڤیددیۆکان لای خۆی دەیەڵێتەوە و بڵاو ناکاتەوە. ئێستا کە ئەوە چەند ڕۆژە لە کەناڵی یوتیوبی مێدیاسکۆپدا بڵاو دەکرێنەوە، وابزان بەشی سێمینیشی بڵاوکرای، من بەشی یەکەمین و بەشی دووەمینم بینی. ئەو قسانەی ئێستا ئۆجەلان دەیکا ویانیش لە زیندان کردی، ئەو ڕۆژێک کە دەستگیر کرا کە کردیانە هەڵا، گوتوێتی دایکم تورکە، گوتوێتی ئاشتیم دەوێ، گوتوێتی من بەداخەوە بۆ دایکانی ئەسکەر و گەریلە کە فرمێسک دەڕێژن، ویانیش وتوێتی ئێمە دەوڵەتمان ناوێ. ئەمانە هەمویان لە ساڵی 1990 ئەڵێ کە ساڵی 1990 من لەوێ بووم، هیچ هەڕەشەیەک بۆ سەر ئۆجەلاندا نەبوو، هیچ هەڕەشەیەک نەبوو. بەڵام ئۆجەلان گەیشتووە ئەو قەناعەتە کە شتێک بە ناوی دەوڵەتی کوردی لە هەڵومەرجی ئێستادا هەم نییە، لە ئارادا نییە، و هەم ئەگەر بەردەوام بی ئیندحار دەکەی، و ئەگەر دەوڵەتیشت دروست کرد دەوڵەتێکی هیچ و پوچ وەکو قۆپڕۆسەکەی تورکیا دەبێت کە تەماشا بکەن چی بەسەر هات، و یانیش وەکو ئەرمەنستان دەبێت کە تەماشا بکەن ئێستا کە 1000 تەقلە داوێ بۆ ئەوەی ئەردۆغان لەگەڵی ئاش بێتەوە، حتا تەقلە داوێ بۆ ئەوەی ئەزەربایجان لەگەڵی ئاش بێتەوە، چونکە دەوڵەتێکە برسیە ئابلۆ قەدراوە لە چوار دەورەوە. یعنی ئەگەر ئێران نەبووایە بەڕاستی ئەو دەوڵەتە هەتا وەکو ئێستا لەسەر قاچی خۆشی نەدەما. بەڵام ئێران تا ڕادەیەکی زۆر ڕایگرتووە و لۆبی ئەرمەنیش لە دەرەوە تا ڕادەیەک دەوری هەیە و سەرمایهدارە ئەرمەنیەکان ئەتوان ئەو بکەن، بەڵام کورد نەلۆبی هەیە، نە سەرمایهدارێکی وای لە دەرەوە هەیە، و چوار دەورەکەی چوار دەوڵەتن کە کێشەی کوردیان هەیە. مثلەن ئێران کێشەی ئەرمەنی نییە، گورجستان کە سنووریەتی کێشەی ئەرمەنی نییەوە نیە، ئەزەربایجان هەیەی بە تەنیا تورکیا شەیەتی. لە بۆ هەندێک تەماشا بکە حاڵی چۆنە کە ئەرمەنیەکان میلەتێکی زۆر زۆر بە ئەزموونتر و شارستانی تریشن لە کوردەکاندا. لە بۆ هەندێک ئۆجەلان لەو ساڵانە من بەخۆم لە ساڵی 1993 بەدووەوە وشەی سربەخۆی و کوردستانی سربەخۆم لە دەمی ئۆجەلان نەبیستووە، لە هیچ پەرتوکێکیشم نەبیستووە. تەنانەت ساڵی 1990 بە ئاشکرا لەگەڵ لە کۆبوونەوەیەکی جەماوەرێکدا لەگەڵ خەڵکی کوردی سووریا، کوردی ڕۆژ ئاواکە و کاتە پێمان دەگوت باشووری بچوچک، لەگەڵ خەڵکی باشووری بچوچک هەمان قسەی کرد، یعنی گوتی زۆر داواکاری گەورە نەکەن، ئینسان دەبێ واقعی بێ. ئەو هێزانەی لە بەرامبەر ئێمە هێزی گەورن، ئەو هێزانە ڕێگە نادەن ئێمە ئەو شتە گەورانەمان ئەم شتە گەورانە بەدەست بخین. هەڵومەرج گۆڕاوە و دیمۆگرافیا گۆڕاوە، نیوەی کوردەکانی باکوور لە مترۆپۆلەکانی تورکیادا دەژین، لە ئیستانبول دەژین، لە ئیزمیر دەژین، لە مێرسین دەژین، لە ئەنتالیا دەژین، وانە ئەمانە ژمارەیەکی زۆر زۆر گەوریان هەیە، ژمارەیەکی زۆر کورد چۆتە دەرەوە و ژمارەیەکی زۆری تورکیش هاتۆتە ناو ئەو جوگرافیایی کە پێی دەوترێ کوردستان. لە بۆ هەندێ لە دەوڵەتێکی ناتۆدا دەوڵەتی سربەخۆی ئەمانە زۆر زۆر شتێکی ئەوە نییە، شتێکی واقعی نییە و لەگەڵ ئایدۆلۆژیای پەکەش ناگەندێت، چونکە ئازادی لە دەست دەدەیت. لە کاتێکدا تو دەوڵەت دروستکەی ئازادی لە دەست دەدەیت بە پێچەوانەی ئەوانەی باسی دەکەن. ئێستاکە ئەمە لە مێدیاسکۆپ بڵاو دەکرێتەوە، میت ئەو کاتە نەیویست، چونکە لە سەرەتادا بۆ ئەم پێشەکیانم باس کرد، گوتم پەکەکە چیتر معزەمەیەک نییە، مەتریالێک نییە بۆ سیاسەتی ناوخۆ، چیتر لەوەدا دەبینین کە میت ئەو کاتە ئەوە 20 چەند ساڵە 27 ساڵ 28 ساڵە میت ئەو کات دەستی بەسەرداگرت، بڵاوی نەکردەوە و ئێستا کە بڵاوی دەکاتەوە و ئەمە بەڕاستی بۆ چوونی هەموو تورکە ناسیۆنالیستەکانیشی گۆڕیوە، چونکە لەوێدا فاتح ئاڵتای پرسیاری لێ دەکا، دەتەوێت شەڕا بگری ئەڵێ بەڵێ، دەتەوێت چەک دابنێ ئەڵێ بەڵێ، ئایا دەوڵەتی کوردیتان ناوێ ئەڵێ نەخێر، بە ئاشکرا ئەڵێ نەخێر، ئێمە دەمانەوێت لە ناو تورکیادا بژین، لەگەڵ تورکیادا بژین، من دایکم تورکە،
ئەوەی ئیمرالیدا ڕۆژی یەکەم و وابزانم وتی داپیرم تورکە لەوێدا 1970 کە هیچ هەڕەشەیەکی لەسەر نیە گەریلاکان لە شاخن هەتا دێرسێن هەتا ئامازۆن هەتا سەر دەریای سپیناوەڕاو هەتا سنووری گورجستان گەریلا هەیە ڕۆژانە چالاکی دەکەن ئەو جەڵانیش لە سووریا هیچ کێشەیەک نییە ئەو کاتە ئەڵێ دایکم تورکە لە بۆ هەندێش ئێمە نامان هەوێ لە تورکیا زیابینەوە ئێمە دەمانەوەی لەگەڵ تورکیادا ڕێک بکەوین ئێمە دەمانەوەی ئەو کێشەیە چارەسەرکەین کێشەی کورد ئەکرێ سەرەتا لە خزمەتی خەڵکی تورکدا بێ ڕاستی شتەکە کە کێشەی کورد چارەسەر کرا کە کێشەی قوبڕە چارەسەر کرا ئێستاکە هەردووشیان خەریکە چارەسەر دەکرێن ئیتر ماڵی مافیاکانی تورک وێران دەبێت کە ئەو هەموو سەرۆت و سامانەی خەڵک بە کورد و تورکیشەوە دەدزن ڕاستی شتەکە و ئەمە ئێستاکە بۆ چوونەکەی گۆڕیوە ڕەخنەکەی من لەوەیە ئەو کاتە تەواو دەوڵەت بڵاوی نەکردەوە پەکەکە بۆ بڵاوی نەکردەوە ئەمە بەڕاستی پرسیارێکی گرنگە پەکەکە ئەو ریپۆرتاژەی فاتح ئاڵتای بۆ بڵاو نەکردەوە خۆ هەر ریپۆرتاژێک لە دیمەشق کراوێ من کە بەخۆم لەوێ بوومە هەندێک زار لە ڕاگەیاندنەکەدا کارم کردووە ئیتر بەردەوام کاتێک ڕۆژنامەنووسێک دەهات ریپۆرتاژی دەکرد بە کامیرای ئێمە ریپۆرتاژەکە تەسوێر دەکرا و کاسێتەکە ئێمە کۆپیەکمان دەدا بە ڕۆژنامەنووسەکە ئۆریجینالەکە لای خۆمان دەمایەوە باشە بۆ بڵاو نەکرایەوە ئەمە بەڕاستی هەتاوەکو ئێستا جێگەی پرسیارێک کە پێشتر بیرم لێ نەکردبووە یانیش بەبیرم نەبوو بەڵام ئێستا کە ببیرم هاتەوە وا دیارە من ئاگام لە ریپۆرتاژەکە نەبوو ناوەڕۆکە ریپۆرتاژەکە ئاگدار نەبووم چونکە وەکوتم لە ماڵەکەی ئۆجەلان کراوەتەوە بابەتێکی دیکە هەیە کە ئەویش ئاکتوێلە نوێیە هاتنی ستارمەرە بۆ تورکیا هەروەکو دەزانن دوێنێ بوو ئیتر وەفدێکی بەریتانیا بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران ستارمەر کە ئێستا لەناو جەنگێکی زۆر توندایە لە دژی رووسیا و ئەگەری یعنی ناڵێم ئەگەری زۆرە بەڵام ئەگەر یعنی بەردەوام هەڕەشەی نوکلەری لە یەکتری دەکەن پوتین ئەڵێ لە ماوەی 9 دقیقە بۆمب موشکێک کە کلااوی نوکلەری لەسرە دەگاتە لۆندن لە دەست مندایە ئەتوانم هەر کاتێک بەکاری بێنم بە تایبەتیش ئەگەر موشکی دوورهاوێش بدەن بە ئۆکرانیا وا دیارە ئۆکرانیاش ئەو موشکانە ئەو موشکە بەریتانیانەی بەکارهێنان ئیتر کەمی بەکارهێناون بەڵام ئەگە زۆر بەکاربێنێ چی دەبێ ستارمەر لە تورکیا بوو بەڵام سیر بوو لەگەڵ ستارمەردا لەگەڵ وەفدەکەیدا لە سیڤیلەکان زیاتر خەڵکی عسکەری بوون پسپۆری عسکەری بوون ئیستیخباراتی عسکەری بوون خەڵکی پیشەسازی عسکەری بوون و دواییش سەردانی تو ساژیان کرد تو ساژ پیشەسازی سەربازی تورکیایە لە کاتی تۆقەکەی دەوڵەت باخچەلی و لەگەڵ دەم پارتیدا و لە کاتی ڕاگەاندنی لە دوانی دەوڵەت باخچەلیدا لەمەڕ دەستپێکردنی دیالۆگ لەگەڵ ئۆجەلاندا و لەو ڕۆژە لەو کاتەدا تەماشامان کرد عومەر ئۆجەلان چۆ ئیمرالی هێشتا عومەر ئۆجەلان لە ئیمرالی بوو یعنی برازای عەبدوڵڵا ئۆجەلان کە لە هەمان کەدا پەرلەمانتان تارێکی دەم پارتی هێشتا عومەر ئۆجەلان نەگەڕابووە ئیتر دوو گەریلای پەکەکە لە ئەنقەرە لە پیشەسازی دەوڵەتی تورکیادا ئیتر چالاکیەکی فیداییانیان ئەنجامدا وا بزانم 5-6 کەسیان کوشت سێ چوارێکیان بریندار کرد و بەخۆشیان هەردووچیان خۆیان تەقاندەوە و یانیش کوژران لەوێ ئیتر خەریک بوو هەڵایەکی زۆر گەورە دروست ببێ سەرەتا پەکەکە ئینکاری کرد پاشان ڕایەنگیان کە ئەوانن بەڵام لە دواییدا ئیتر پینۆپەڕۆیان کرد گوتیان پێشتر ئەوە نەخشەی بۆ کەشرا بوو ئیتر هیچ کەس باوەڕی پێ نەکرد یعنی ئەمە خۆی لە خۆیدا ڕیاکسیۆنی پەکەکە بوو یعنی بۆ بەبێ ئێمە بەبێ حیسابکردن بۆ ئێمە دەست بە پرۆسەیەکی وا دەکەن کە ئێمە لە ناوی دانی ئیتر ئەمە زۆر گرنگە ستارمەر لەگەڵ وەفدێک سەردانی ئەوێشی کرد
و ئەمە تەماشا دەکەین دەمانگەینێتە ئەوەی یعنی لێدوانەکەی ستارمەرم بە 2000 جۆ لێگر بەردەوام باس لە جگە لە فڕۆکەی کان کە تورکیا دروستی دەکا کێشەی مانتۆڕی هەیە جگە لە ئەوروپایی کە باز دەکرێتن بەریتانیا بیدات وانش ئەوروپا بیدات بە تورکیا دوسێ زەر باسی لە بەهێزکردنی بەرەی باشووری ناتۆ کرد بەرەی باشووری ناتۆ واتە قەفقاسیا واتە دەوروبەری تورکیا واتە بەهێزکردنی تورکیا و ئەمە لە کاتێکدایە هەروەکو وتم لەگەڵ رووسیا کێشەیەکی زۆر زۆر گەورە هەیە ئەو کێشەیە ئەگەر چارەسەر نەبێ وا دیارە من پێشتر چەندین بەرنامەم 2016 باسی ئەوەم کردووە 2016 یان هەفتەیە هیچ کەس ناوی زێلێنسکیشی نەدەزانی ئەو کاتە من باسم کردووە هیچ کەس ناوی ئەحمەد شەرعیشی نەدەزانی جۆلانیش نەدەزانی من باسم کردووە کە ئیستیخباراتی بەریتانیا MI6 کە سەفیرەکەی پێشتر کە سەرۆکەکەی ببوورن سەرۆکی MI6 میشێل چی بوو ناوەکەم بەبیر نەما سەفیری بەریتانیا بوو لە تورکیا و دوای ئەوە کە کارەکەی تەواو بوو بووە سەرۆکی MI6 ینی دەستگای ئیستیخباراتی بەریتانیا دەستگای ئیستیخباراتی بەریتانیا MI6 زۆر زۆر بەهێزە و سیاست لە سیاسەتی دەرەوەدا لە استراتیژی و سیاسەتی دەرەوەدا ڕۆلی شێری بەردەکەوێت و ئەو کەسە هەم پەیوەندێکی خۆشی لەگەڵ ئەردۆغان هەبوو هەم پەیوەندی بەستە بوو لەگەڵ جەبهەت النوسرا و هەم ڕۆلی بینی بوو لە دیزاینکردنی جەبهەت النوسرا بۆ هەیئەت تەحریر الشام و پەروەردەکردنی هەیئەت تەحریر الشام و دەرخستنی لە ناوباڵی جیهادی گلۆبال و کردنی بە باڵی جیهادی سووریا تایبەت دژ بە ئێران لە هەمان کاتدا لەسەر زێلێنسکی زۆر کاری دەکرد لە نێوان زێلێنسکی و ئەردۆغاندا کارێکی زۆر زۆر گەورەی کردو بۆ سەرۆکی MI6 لە 2016 من بەرنامەم هەیە لەسەر ئەوە و یەکەمین جار لە پەنجەرە مێدیا سازم کرد کەسێک کە بیهەوێت ئەتوانێت لە کۆمنتدا بۆم باس بکە لینکەکەی لە بۆ دەنێرم و ئەمە پەیوەندی بە رووسیاوە هەیە ئێستاکە تەماشا دەکەین کە ستارمەر بریاریدا کە مانتۆڕ لە بۆ فڕۆکەی کانی تورکی ئامادە بکات چونکە ئەردۆغان دەویست ئەو مانتۆڕانە ویانیش F16 پێشکەوتوو لە F35 ئەوە هیچ هەڕۆیشت بەڵام F16 پێشکەوتوو لە ئەمریکا بەدەست بێنی لە کۆبوونەوەکانی نیویۆرک و واشنگتۆندا بەڵام ئەنجامی نەبوو و ئەگەر ئەنجامیشی هەبێ زۆر دەخایێنی چونکە ئەمریکا وڵاتێکە دەبێ ئەم جۆرە چەکانە دەبێت لە ڕێگای سێناتۆر بێ و سێناتۆر کۆمیسیۆنێکی هەیە ئەو کۆمیسیۆنە دەبێت لەگەڵ شەریکەتی پیشەسازی سەربازی قسە بکە شەریکەتی پیشەسازی دەبێت کۆب بێتەوە اینجا دەبێت ئەو کۆمیسیۆنە بباتە سێنات دەنگی لەسەردا بچێتە کۆنگرێس لە کۆنگرێسەوە بچێتەوە سێنات لە سێناتەوە بچێتە لای بایدن بەو زۆرە یعنی 1 ساڵ لەوانەیە کاتی بێ ئەگەر بیان هەوێ بیکەن لە بۆ هەندێک باشترین ڕێگا هەم دابینکردنی فڕۆکەی ئەوڕۆفایتە کە ئەوڕۆفایت لەلایەن 4 وڵات ساز دەکرێت بریتانیا ئیتالیا ئیسپانیا و ئەڵمانیا بەڵێ لەلایەن ئەو 4 وڵاتەوە ساز دەکرێت ئەوڕۆفایت ئیتر فڕۆکەیەکی پێشکەوتووە لە F16 هەندێک پێشکەوتوترە و جگەلەوە وەکووتم دەوڵەتی تورکیا ماوەیەکی زۆرە کار لەسەر دروستکردنی فڕۆکەی کان دەکا فڕۆکەکانی دروستکردن قالبی دەرەوەی هەموو دروستکردن بەڵام ئەو پیشەسازی کە دەیەوێت بە تایبەتی مانتۆڕەکەی نییە پێشتر هاکان فیدان باسی کرد بوو و دیارە ویستی بووی زەبرێک لە بنەماڵی ئەردۆغان بداکە دەستێکی زۆریان لەناو پیشەسازی سەربازی تورکیادا هەیە ئیتر گوتی فڕۆکەکانمان بێ مانتۆڕ ئیتر دەبێت ئەو مانتۆڕانشی لە بۆ ئامادە بکەن بەڵام لێرەدا مەسەلەی قوبرسیشیە قوبرس لە ڕاستیدا وەکو کۆلۆنیەکی بەریتانیە
يعني هیچ ڕێککەوتنێک بەبێ بەریتانیا لەسەر قۆبرس ناکرێت، هیچ گۆڕانکاریێکی سیاسی بەبێ بەریتانیا لەسەر قۆبرس ناکرێت. بەریتانیا هەم لەگەڵ قۆبرسی باشوور پەیوەندی زۆر باشی یا قۆبرسی ڕۆمی پێدان، یعنی یانش قۆبرسی نزیک یۆنان با بڵێن کە نزیکی ئیسرائیلیشە، کە ناوەندێکی سەربازی و جاسووسی زۆر گەورەی ناتوێ و بەریتانیا گەورەترین پێگەی سەربازی لەوێ هەیە، هەم پێگەی ئاسمانی هەم پێگەی زەریایی، و لەوێوە ئیتر ئەتوانین بڵێ چاودێری جموجۆڵی رووسیا دەکات لە دەریای سپین ناوەڕاستدا لە بۆ هەندێک بەبێ بریتانیا هیچ شتێک ناکرێت. ڕۆلی بریتانیا لە ئەمریکا زۆر بەهێزترە. لە قۆبرس لەمە لە چەند ڕۆژێ ڕابردوودا خۆ پیشەن بگورن ئەوەیە کرا ئیتر هەڵبژاردنێک کرا. لە هەڵبژاردنەکەدا ئەرسین تەتەر لایەنگری ڕەزەب تەیب ئەردۆغان دۆڕاندی لە جیاتی ئەوە کەسێکی سۆسیال دیموکرات ئەلمانی لایک واتە تۆفان ئەرهورمار هەڵبژاردننی بردەوە کە لایەنگری چارەسەرکردنی قێشکێشەی قوبرسە لەگەر پەرلەمانی ئەوروپا لەگەڵ قوبرسی باشوور و باس لە سربەخۆی و دەوڵەت شتیوان ناکە کە پێشتر تورکیا باسی دەکرد. ئیتر لە دوای هەڵبژاردندا شتێکی سەیرمان بینی کە دەوڵەت باخچەنی وەکو دەسەڵاتدارانی دەوڵەتی قوڵ قسەی کردەوە دیسان ئیتر گوتی نابێ ئەو هەڵبژاردنە قبول بکرێ، دەبێ قوبرس لەگەڵ تورکیا با بێتە یەک ئیالەتی نازانم چلو چەندەم، بەڵام ئەردۆغان بە شێوەیەکی زۆر نەرم قسەی کرد و قبولی کرد، پیرۆزبایی لێکردن. و ئەمە بمانەوێ نەمانەوێت پەیوەندی بە سیاسەتی بەریتانیاوە هەیە، یعنی پێشتر ڕێککەوتنێک لەسەر ئەمە کراوە کە بەریتانیا ڕێگا دەدا تورکیا دەستی کراوە بێ، تورکیا ئەو بۆشایی کە هەیەی لەمەڕ هێزی ئاسمانی بەریتانیا یارمەتی دەدا، فڕۆکەی بۆ دابین دەکا، مانتۆڕی بۆ دابین دەکا، بەڵام دەبێت تورکیا نەرم ڕەوی بنوێنێ دەربارەی سیاسەتە توندەکانی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست و لە قوبرسدا لە دژی یۆنانیش بە هەمان شێوە نابێ ببێتە هەڕەشە و ڕنگ بێ ئەردۆغان بیری لەوە کردبێتەوە ئەگەر هەموو ئەمانە بکە یان شانسێکی هەیە لەسەر دەسەڵات بمێنێتەوە، ئەگەر شانسیشی نەبێ ڕنگ بێ بیر لەوە بکاتەوە ئەو دەسەڵاتی بتوانێت لە بۆ کوڕەکەی بەجێ بێڵێ، یعنی ماوەیەک خۆی کاندید بکاتەوە لە هەڵبژاردندا سەرکەوتن بەدەست بێنێ و دوای ئەوە بەهۆی نەخۆشی و شتیوایتر لەناڵەوە دابنیشەوە کوڕەکەی بکاتە جێگیری خۆی و جێگیریش ئەو کاتە حکمی باوکی بەڕێوە با ڕنگ بێ ئەمەش هەبێ، جارێ ئەمایان نازانین چونکە دەستبەرداربوونی ئەردۆغان بە شێوەیەکی ئاسایی لە دەسەڵاتدا مرۆڤ چاوەڕێ ناکە. لە هەمان کاتدا لەو ماوەیەدا ڕێککەوتنێکی دوایی ئەتوانی بڵێن لە نێوان لوبنان و قوبرس سازکرا ناوچەی ئابووری تایبەت کە پێی دەوترێ، یعنی EEZ ئیتر ئەمە سازکرا، ئیتر ئەمە وەکوتم سیناریویەکی ناوچەیە بەبێ ئێران، یعنی لە غیابی ئێراندا کاڵێن ئێران مەبەسمان حیزب اللهە، لە غیابی حیزب اللهدا تەماشا دەکەی لوبنانیش دەکەوێتە ناو ئەو بازنە ناوچەی ئابووری تایبەت کە لەوێدا تەماشا دەکەی قوبرس بەرهەمێکی زۆری غازی سروشتی هەیە، لوبنان هەیەی تەنانەت لە غەزە غازی سروشتی زۆر گەورە هەیە لە دەریای سپی ناوەڕاست لە کنارەکانی لوبنان و غەزە و قوبرس، ئەمانە هەمویان تێکەڵی بۆڕیەکەی مسر دەکرێن و دەنێردرێنە ئەوروپا. لە بەرامبەرچی لە بەرامبەر ئەوەی کە ئەوروپا ئیتر خواحافێزی لە غازی سروشتی رووسیا بکە. بەو شێوەیە ئیتر پیلانەکە هەمووی بەو شێوەیە وەکوتم هەمووی لە دەرەوەی ئێران لە ئیتر لە دەرەوەی دەسەڵاتی ئێراندا ساز دەکرێت و ڕەجەب تەیب ئەردۆغانیش هەم دەربارەی کێشەی قوبرس هەم دەربارەی ئەو سیاسەتە توندەی
کە ئیتر تورکە ناسیۆنالیستەکان پێی دەڵێن ماڤی وەتەن، پەرادیگمی ماڤی وەتەن، یعنی وڵاتی ئاوی، وڵاتێک لەناو ئاودا مەبەستی قوبرسەکانە دەستبەرداری ئەو سیاسەتە ببن و ئاوێتەی سیاسەتی ئەوروپا ببن لەمەڕ قوبرسدا، کە پێشتر وەکو دەزانین چەندین ساڵە ئەردۆغان خواحافیزی لە ئەوروپا کردبوو، ئێستاکە دەگەڕێتەوە ناوی و ئەمانە هەمویان کە دەکرێن ئیتر تەماشا دەکەین لە سووریاشدا کاردانەوەی خۆی دەبێ، ئیتر بەردەوامی دەبێ، پاشان دێمە سەری. لە هەمان کاردا شتێکی نوێ کە ئێمە بیبینین ئەوەیە دۆناڵد ترامپ کۆنسۆڵێکی نوێی بۆ قوبرس، ینی قوبرسی ڕۆم، قوبرسی یۆنانی با بڵێ قوبرسی باشوور ئیتر دیاری کرد. ئەویش جۆن برێسلۆیە. جۆن برێسلۆ کەسێکی پسپۆرە دەربارەی مەسەلەی غاز، کەسێکی زۆر زۆر پسپۆرە لەو بارەیە پێشتر زۆر زۆر کاری کردووە و ئەمەی کردە کۆنسۆلۆسی خۆی لە قوبرسدا. چۆن ئێستاکە کۆنسڵووی دۆناڵد ترامپ لە تورکیا و نوێنەری ئەویشە لە لوبناان و لە سووریا تۆم باڕاکە، تۆم باڕاکیش بیزنسمانە، ناڵێم شارەزایەکی غازە، غازی سروشتیە، بەڵام ئیتر بیزنسمانێکە نزیکی دۆناڵد ترامپە و لوبناان و سووریا و تورکیا بزانە لەو بارەیەوە ڕۆلی خۆی هەیە. ئیتر وەکو وتم وازهێنانی تورکیا لەو خەونانە ئەمە دیارە بە ڕەجەب تەیب ئەردۆغان قبوڵ کراوە. ڕەجەب تەیب ئەردۆغانیش لە مێژە، ینی ئەوەی قبوڵ کردووە، بەڵام دەربارەی مەسەلەی کوردە هەنگاونان نایهەوێ بە تەنیا هەنگاوەکان بنێ و هەموو شەیەکە لە سەریوی بشکێ و دوایی ئیتر خەڵک بڵێن تەماشاکەن ئەتۆ چەندین ساڵە وات دەکرد ئێستاکە لەگەڵ بە قاتیلی کاوان بە ئەو جەلانە دەڵێن، یعنی بکوژی منداڵان، لەگەڵ بکوژی منداڵان ئاشتی بکەی و لە زیندان دەری بێنێ و ینی هاوڕێکانی لە زیندان دەربێنی و هاوڕێکانی لە ئەوروپا بگەڕێنیەوە و تەنانەت هاوڕێ چەکدارەکانی قەندیلی بە شێچیان بگەڕێنیەوە. ئەمەی ناوێ دەیەوێ شتەکان پەکەکە ئاسانکاری بۆ بکە، ئیتر پەکەکەش وەکوتم ئاسانکاری بۆ دەکەم. ئیتر ئەمانە هەمویان زۆر زۆر گرنگن و تورکیا ئیتر ناتوانێ وەکو جاران سیاسەتی لاینگری بەڕێ بە. تورکیا لەمەدا بەڕاستی هەموو شتێکی دۆڕاند، یعنی لە سووریا بە تەنیا لاینگری ئیسلامیەکان ئەگەر بێت و تورکیا باڵانسێکی ڕاگرت بە لە نێوان ئیسلامیەکان و لە نێوان کوردەکان، لە نێوان ئەلمانیا سونیەکان، تورکیا نەوەک ئێستا لە 14 ساڵ بەر لە ئێستا بەشی شێری بەردەکەوت لە سووریادا. ئەگەر بێت و تورکیا لە مەسەلەی ئەرمەنستان و ئەزەربایجاندا بە توندی وها بە سەختی لاینگری ئەزەربایجان نەبوایە، ئەما بەشی شێری بەردەکەوت لە سیاسەتی ئەرمەنستاندا، ئەرمەنستانی لەدەست ئێران دەردەهێنا. ئەگەر بێت و تورکیا لە قوبرسدا، یعنی لە قوبرس تەماشاکە یۆنان چەند زیرەکانە بوو. یۆنان هیچ کات خۆی نەکردوتە نوێنەری قوبرسی باشوور. قوبرسی باشوور بە خۆی سیاسەتی کردووە. یۆنان لە پشتەوە زۆر بە نهێنی کاری کردووە، بەڵام تورکیا بەردەوام بە ئاشکرا وەکو نوێنەری قوبرسی باکوور قسەی دەکرد و ئەمە زیانێکی زۆر زۆر گەورەی بە سیاسەتی تورکیا دەگەیان. لە سووریاش بە هەمان شێوە لە نێوان ئەحمەد شەرع و کوردەکاندا ئێستاکە هەمان شت دەکات. دەبێ واز لەوە بێنی وا پێ دەچێ ئیتر ئەگەر واز لەمە نەهێنێ بەڕاستی ئیتر تورکیا جێگەی نابێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سپی ناوەڕاستدا. من پێم وایە ئەردۆغان لە مەودووە ئەمە دەکا و ئەمە دەکا و تەنانەت ڕەنگ بێ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی و لەگەڵ پێدەش بە ئاشکرا ئیتر دانیشتن ساز ببێ. ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە. نووسینێکی جێمس جێفری هەیە
دەمەوێت بە کورتی باسی بکەم. جێمز جەفری کەسێکی بۆ گرنگە لە بۆ ئەوە گرنگە جێمز جەفری لەو کاتەی کە نوێنەری ئەمریکا بوو لە سووریادا بەردەوام دژی هێزەکانی سووریای دیموکراتیک قسەی دەکرد، بەردەوام باشکرا لە بەرژەوەندی ئەردۆغان قسەی دەکرد وە بەردەوام ئەو کاتە باسی لەوە دەکرد ئەو هێزانەی کە لە ئیدلیبن ئەو کاتە باسی ئەحمەد شەڕعی و جۆڵانی ئەوانەی دەکرد ئەمانە لە بۆ ئێمە کاری باش دەکەن بەڕاستیش وا دەرچوو. جێمز جەفری کەسێکی وەهایە، بەڵام ئێستا کە تەماشا دەکەین بە ئاشکرا ئەو قسانەی کە تۆماس باراک لە دوای کۆمەڵکوژیەکەی دروزەکان لە سوێدا ڕایگەیان دەربارەی با فدرالی نەبێ بەڵام شتێکی کەمتر لە فدرالی بێ ئیتر ئەویش هەمان قسە دەکا دەربارەی هێزەکانی سووریای دیموکراتیک هەمان قسە دەکا. ئیتر هەموو قسەکانی ئەوەنە هیچ جیاوازیەکی تێدا نیە بە ئاشکرا، یعنی بە کورتی بە ئاشکرا بە تورکیاڵێ کاکە ئێمە شتەکانمان بڕاندۆتەوە ئێوە دەبێ شتێکی وا بکەن، تەنانەت باس لە پەیوەندی یعنی هەندێک شت بە عێراق دەچوێنی و ڕەنگ بێ بیر لەوە بکرێتەوە لە ئایندەدا لە عێراق و پەیوەندیەک لە نێوان عێراق و سووریادا دروست ببێ. دوای هەڵبژاردن بەڕاستی چ دێتە سەردەسەڵات ڕۆلی ئێران چۆن دەبێ نازانین، بەڵام ئەگەر ڕۆلی ئێران هەندێکیکە لاوازم کرێ لەوانەیە پەیوەندێکی فیزیکی لە نێوان حکوومەتی سووریا و حکوومەتی عێراقدا بکرێتەوە، پەیوەندێکی فیزیکی باشتر لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و پێشمەرگە یعنی پارتی و یەکێتیدا زیاتر بە ئاشکرا بکرێتەوە و تورکیاش لەناو ئەوە دابێ. هەموو ئەمانە ئێستاکە بەڕێوە دەچن و دوای ئەوەی ئەمانە هەمویان سەرکەوت مەسەلەی غەزە تەواو بوو لە سووریا تەواو دەبێ و ئەوە ئیتر هەنگاوەکان لە بۆ ئێران دەچن و ئەو هێزەی پاشماوەی پەکەکە، یعنی من باسی پەژاک ناگەم چونکە پەژاک بەڕاستی ئەو هێزەی نییە لە ئێران جم و جۆڵێ بکە، بەڵام ئەو پاشماوانەی پەکەکە کە لە ژێرناوی پەژەکدا کار بکەن ئەوە هێزێکی زۆر گەورە دەبێ و ئەو هێزە چ ڕۆڵێکی دەبێ لە دژی ئێراندا. بەڵام لێرەشدا پارادۆکسێک هەیە، یعنی ئەگەر لە دژی ئێران بەڕاستی جم و جۆڵێک دەست پێ بکە، ئەگەر دەست پێ بکە کە جارێک دیار نییە، چونکە من لە هەمان کاتدا لەو باوەڕەدام ئێران بتوانێت هەنگاوی دیکەش بنێ، هەنگاوی پێچەوانە بنێ، بەڵام ئەگەر ئەو هەنگاوەینا ئەوە ڕەنگ بێ، یعنی ئەو هەنگاوی ئەگەر نەنا ئەوە ڕەنگ بێ جم و جۆڵک دەست پێ بکە، جم و جۆڵەکە دەست پێ دەکا. پارادۆکسێک لە نێوان ئێران و لە نێوان کوردەکان و ینی هێزی پەکەکە و تورکیا دروست دەبێ یان ئەمەیان زارێ نازانین بە یەکەوە کار دەکەن و یانیش لە دژیەک کار دەکەن، وەکو لە دوای بەهاری عەرەبی لە سووریادا بینیمان، ئەمەش نازانین بەڕاستی لەمەدا هەتا وەکو ئێستا شتێکی ڕوون و ئاشکرا نییە، بەڵام بە هەر شێوەیەک بێ چاوەکان لەسەر ئێرانن و ئیتر ئەمە وەکوتم پەیوەندێکی زۆر دوور و قۆڵی هەیە. جێمز جێفری هەمووی یەکلایی کردوتەوە کە ئیتر ئێمە بڕیارمان لەسەر داهاتوی سووریا داوە لەناو ئەو سووریایەدا کە دەبێ حکوومەتێک هەبێ، حکوومەتێکی مرکزی ناوی مرکزی بێ، بەڵام لە ژێرەوە لە ڕاستیدا حکوومەتێکی فدراڵە و ئەگەر ناوی فدرالیشی لێنەنین ئەمن پێم وایە ئەگەر خودمختاریەکی سەربازیش بێ ئەم پێم وایە لە کۆتاییدا هەر بەرەو فدرالی دەچێت، یعنی چۆن کوردستانی عێراق ئەگەر ناوی فدرالیشی نەبووایە هەر بەرەو فدرالی دەچوو، ئەوێش وایە، چونکە ئارامترین شوێن قامیشلی و حەسەکەیە، نا ئارامترین شوێن حەلەبە و دیمەشق و ساحیل و ئەو شوێنانەیە، حەما و حومسە. لە بواری ئابووری دیسا ڕەوشی قامیشلی هەندێک لە چاو شوێنەکانی دیکەی سووریا باشترە، لە بواری ئەنتیگراسیۆن و ئاوێتە بوون و بەیەکەوە ژیان ئەمە شتێک نییە کە پرسیار هەڵبگرێ و هەموو ئەمانە نیشانمان ئەدەن لە ئایندەدا سووریا بەرەو فدرالی دەچێ و لەوێدا ئیتر ئەو کێشانە بەو شێوەیە چارەسەر دەبن. هاوڕێیان من زۆرم مڕق لە بابەتی درێژە، بەڵام ئەو بابەتە پەیوەندی بەو سەری دنیاوە تا ئەو سەری هەبوو نەدەکرا بە کورتی باسی بکەم. زۆر سپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵم دابوون، تکایە وەکو جاران دووبارەی دەکەمەوە لە بیر مەکەن کەم دەرخەی مەکەن، بەتەنیا
سوود وەرگر مەبن، هەندێکیش سوود بەخش بن لە بەرامبەر ماندووبوونەکانی ئێمەدا هەوڵ بدەن ئەو ڤیددیویانە لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب، داوایان لێ بکەن لایک بکەن، کۆمنت بنووسن، ئەگەر بە وشەیەکیش بێ ئەوە دەبێتە یارمەتی دەر بۆ من بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر بتوانن ڤیددیۆکانمان شیکردنەوەکانمان ببینن و بێگومان دەرگای ئێمە کراوەیە بۆ هەموو جۆرە ڕەخنەیەک، هەموو جۆرە ڕەخنەیەکی بە ئەدەبانە ڕێک و پێکانە لە چوارچەوەی بابەتەکەدا من سوودی لێوەردەگرم و ئەو پرسیارانێک کە لە کاتی لایڤدان ناکرێن و ویانیش ناتوانم وەڵامیان بدەمەوە ویانیش پرسیارەکان بە شێوەیەک نووسراون کە ناتوانم بە ئاسانی لە کاتی لایڤدا بخوێنمەوە دوایی دەخوێنمەوە بێگومان لە بەرنامەکانی ئایندەدا سوودی لێوەردەگرم. کاتێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین.